ئەم کاتتان باش بیسەرانی هێژال لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی یەکشەمبە 20 تەمووزی 2025 پێشکەش دەکەین. جەمیل بایەک هاوسەرۆکی کۆنسێ بەڕێوەبەری کەرجەکە کار لە بەرنامەیەکی تایبەتی سێک تیڤیدا بەشدار بوو هەڵسەنگاندنی بۆ پەیامە ڤیدیۆیەکی ڕێبەرەوە جەلان و مەراسمی سوتاندنی چەکی گەریلا و دوایین پێشهاتەکانی سووریا کرد. بایەک باسی لەوە کرد کە دوای بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرەوە جەلان هێشتا گۆشەگیری ئیمراڵی هەڵنەگیرا و ڕێشیگەن دەوڵەتی تورک هەوڵ دەدات و نیشانی بدا کە گۆشەگیری لابراوە، بەڵام ئەوە ڕاست نییە. بایەک با جەخکردنەوە لەوەی کە ڕێبەرەوە جەلان لە بارودۆخێکی دژواردا هەنگاوی یەکلایەنەی ناوەوتی ڕێبەر ئاپۆ دەست پێشخرانە زۆر هەنگاوی مێژووینا. ئەو داوای کۆتایی هێنان بە هەموو تێکۆشانێکی چەکداری لە ژێرنایی پەکەکە و کۆتایی هێنان با تێکۆشانی چەکداری کرد. دەفکەرەکەمان وەڵامی ئەمەی دایەوە و داواکاریەکانی ڕێبەرایەتی بەجێهێنا. دوای ئەوەی کە ڕێبەرەوە جەلان جوڵەیەکی یەکلایەنەی ئەنجامدا لە لای خۆیەوە ئەرکەکانی بەجێهێنا و تەفکەریش بەرپرسیارەتەکانی خۆی ئەنجامدا. لە ئێستادا پێویستە بارودۆخی ڕێبەرەوە جەلان بگۆڕێت و شوێنەکەی بگۆڕێت و پێویستە لەگەڵ خەڵک بزوتنەوە ڕۆشنبیران، سیاسەتمەداران و ئاکادمیسیانەکان پەیوەندی هەبێت. هەروە پێویستە قەدەغەکان لا ببرێن و ڕێبەرەوە جەلان ئەوەی توانی ئەنجامیدا ئێستا نۆرەی دەوڵەتە هەنگاو بنێ. جەمیل بایەک باسی لەوەش کرد کە تێکۆشانی چەند ساڵی تەفگەری ئازادی خوازی کورد و گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەتی تورکیای خستوەتە تنگانەوە و بەو هۆیەوە حکوومەتی ئەکەبا هێشتا هەوڵ دەدات لە ڕێفشار و دەستگیرکردنەوەکانەوە ئۆپۆزیسیۆنەکان سەرکوت بکە. هەروەها جەمیل بایەک باجەخکردنەوە لەوەی کە ئەم دەوڵەتە لە ڕێفشار و دەستگیرکردنەکانەوە ناتوانێت لەم قۆناغە ناهەموارە ڕزگاری ببێت. وتی بۆ نمونە لە ئیستانبول پۆلیس هێرش دەکاتە سەر ئەو کەسانی کە گوێ لە موزیکی کوردی دەگرن و دوای تونند و تیژی ژنێک ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت. ئایا بەم شێوەیە کێشەکان چارەسەر دەکرێت؟ ئایا بەم شێوەیە لەگەڵ لە خۆی ڕازی دەکات و هەروەها پرسیشی ئایا بەم شێوەیە حکوومەت خۆی بەهێز دەکات؟ ئەمە ڕێی تێناچێت. لە ڕاگەیاندراوێک لە پەڕی تایبەتی خۆی لە پلەتفۆرمی ئێکس بڵاوی کردێتەوە باپۆنەی ساڵیادی شۆڕشی 19 تەمووز کە ساتێکی گرنگە لە سەرکەوتنی شۆڕشی سووریا پیرۆزبایی لە گەلەکەمان و شەڕڤانانی هێزەکانی سووریای دیموکراتیک دەکەین. هەروەها مەزلوم عەبدی نووسی ویشێتی بەو پەڕی ڕێز و شکۆوە شەهیدانمان یاد دەکەینەوە و یادەی شەهیدانی پارێزگای سوێی داعش دەکەینەوە و پێشوازی لەو هەوڵانەش دەکەین کابوونەوەی ڕاگررتنی شەڕ بە ئامانجی پشتگیریکردن لە ئاشتی کۆمەڵایەتی. مەزلوم عەبدی باسی لەوەش کردووە کە پابەندبوونی خۆمان بە بنەماکانی شۆڕشی 19 تەمووز نوێ دەکەینەوە بە ئامانجی چەسپاندنی سەقامگیری و پاراستنی داهاتووی نەوەکانمان. نسخانەی ئەمریکا لە دیمەشق بڵاوی کردێتەوە تۆماس جێی باراک لەگەڵ مەزلوم عەبدی کۆبووەتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر دۆخی ئێستای سووریا و پێویستی گرتنەبەری هەنگاوی بەپەلە پڵکەڕانەوەی ئارامی و سەقامگیری. هەروە باڵۆزخانەی ئەمریکا ئاماژەی بۆش کردووە کە تاوتوی هەنگاوە کرداریەکانیان کردووە بەرەو یەکترگرتنەوە لە چوارچێوەی سووریایەکی یەکگرتوودا بۆ داهاتوویەکی ئاشتیانە، خوشکوزەران، گشتگیر و سەقامگیر بۆ هەموو سووریەکان. هەردوو لاش هاوڕابوون لە کاتی یەکڕێزی هاتووە. با گوێرەی ڕاگەیاندراوەکەی باڵۆزخانەی ئەمریکا لە دیمەشق نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا سوپاسی فەرماندە مەزلومی کردووە بۆ سەرکردایەتەکەی و بەردەوامی هاوبەشی قەسەدا لە دژی شەڕی داعش لە سووریا. دوای هێرشێکی پێچەوانەی دەروزیەکان تەواوی سوێدایان لە چەکدارە بەدەویەکان و هێزەکانی هەتەشە پاکردەوە و تەواوی شارەکان خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیان. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند دوانی وەڕێوەی ڕۆژی هەینی چەکدارانی دەروز هێرشێکی پێچەوانەیان دەست پێ کرد و دوای زیاتر لە 30 کاتژمێر شەڕ دەمو ئێوارەی هەینی تەواوی شاری سوێدایان کۆنتڕۆڵ کردوتەوە و چەکدارە بەدەویەکان و چەکدارانی هەتەشیان ناشار بە پاشەکشێک کردووە. هەروەها
ئاماژە بەوەش کراوە کە هێرشەکان با چەکی سووک و مام ناوەندی ئەنجام دراون و چەکدارانی بەدەوی و هەتەشە دوای پاشەکشێ ناوەندی شارەکەیان تۆپباران کردووە. فەرماندەی گشتی یەکێنەکانی پاراستنیگەلی یەپاگا با بۆنەی سیانزەهەمین ساڵوەگەڕی شۆڕشی 19 تەمموز بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە و ئاڕای گەیاندۆ بە ناوی فەرماندەی گشتی یەپاگا با چۆش و سەرفرازیەوە پیرۆزبایی سیانزەهەمین ساڵوەگەڕی شۆڕشی ڕۆژاوە لە هەموو گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و خانەوادەی شەهیدان و تەواوی جیهان دەکەین. 19 تەمموز سمبۆلی بەرخۆدان و ئازادی گەلەکەمانە کە ڕێگەی بۆ قۆناغێکی نوێ لە مێژووی کوردستان سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردەوە. هەروە ڕاشی دەگەن شۆڕشی ڕۆژاوە لە ساڵی 2012ەوە با ڕەنجی 10,000 شۆڕشگەر لە هەموو بەشەکانی کوردستان و گەلانی سووریا و شۆڕشگەرانی هەموو جیهان خسڵەتێکی ئینتەرناسیۆنالیستی بەدەستهێناوە و نیشانی داوە کە ئیرادی گەل بە سەرستەمدا سەر دەکەوێت. هەروە لە ڕاگەیاندراوەکەی شیراندا هاتووە کە لە ساڵوەگەڕی شۆڕشەکەماندا هەموو ناوچەکانمان و سووریا بە تایبەتی بە دۆخێکی سەخت و پڕ لە ململانێدا تێدەپەڕێت دووپاتی دەکەینەوە کە هیچ هەوڵێکی ئیداری یان بزوتنەوەیەکی سیاسی کە ڕێز لە فرەچەشنی و فرەکەلتوری ناوچەکە نەگرێت ناتوانێت با سەرکەوتویی کۆتایی با شەڕی 14 ساڵی ناوخۆیی بهێنێت. سەرچاوەی قەیرانی 14 ساڵی سووریا ئەو ئەقڵیەتە پاڵانخوازە بووە کە تاکڕەنگی و تاکدەنگی بەسەرگەلی سووریادا سەپاند و ئەمڕۆژ هەمان هەڵە قەیرانێکی گەورەتری بە دوای خۆیدا هێناوە. ئەمە ڕاشی دەگەین لە یادی 13 ساڵی شۆڕشەکەماندا باڵێن دەدەین لا تێکۆشان بۆ ئازادی و دادپەروەری بەردەوام بین و ڕاشی دەگەینن کە هێزەکانمان بەردەوام دەبن لە تێکۆشان دژی هەموو هەڕەشە و مەترسیەکان لە دژی گەل و شۆڕشەکەمان. ئێوارەی ڕۆژی هەینی لە شاری سلێمانی 13هەمین ساڵیادی شۆڕشی ڕۆژاوای کوردستان بە بەشداری ژنان و گەنجانی ڕۆژاوە و باشووری کوردستان بەرزڕاگیرە. محەممەد ئالان نوێنەری خۆبەرەوبەری باکوور ڕۆژهەڵاتی سووریا لە هەرێمی کوردستان و تاریکی پێشکەش کرد و وتی شۆڕشی ڕۆژاوە ڕۆژێکی مێژوویە بۆ گەلی کورد و شۆڕشی ڕۆژاوە زێهنیەتێکی گۆڕی و دوای 150 ساڵ بۆ جاری یەکەم بوو کە کورد سری هەڵدا لە ڕۆژاوای کوردستان. هەللا وتارەکەی محەممەد ئالان وتیشی لە ڕووی بەڕێوەبردنەوە کار لەسەر ئەوە دەکەین کە سیستەمێکی لە مەرکەزی بنیاد بنین بۆ تەواوی سووریا و پێیشمان وایە خۆبەڕێوەبەری دیموکراتیکی دەتوانێت کەسایەتی و مرۆڤێکی نوێ لە سووریا بنیاد بنێ. هەروەها ڕۆزا حەسەنیش نوێنەری کۆنگرەی ستار وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند ئێمە وەک ڕۆژاوای کوردستان 13هەمین یادی شۆڕشی ڕۆژاوا دەکەینەوە. وتیشی هەموو دنیا دەزانێت شۆڕشی ڕۆژاوا شۆڕشی ژنە کە باسی ڕۆژاوا دەکەین هێزی ژن دەبینین لە کەسایەتی شۆڕشی ڕۆژاوادا ژنان بە هەموو هێزیان شەڕ دەکەن. لە کۆتاییشدا ڕۆزا حەسەن ئاماژەی بە هێرشەکانی سەرسوەیدا و داوتی ئەو هێرشانە بۆ سەرگەلی دەروزی ئەنجام دەدرێ شەرمەزار دەکەین. هاوکات بەکر شەیخ سەلام وتاری بەری پشتیوانی ڕۆژاوای خوێندەوە ڕایگەیاند گەنی ئێمە لە ڕۆژاوای وڵات خۆی بە ڕێخستن کردو و بۆ تا پێشەنگ لەگەڵ پێکاتەوە و هێزە کۆمەڵایەتیەکانی دیکە و پێشنگایەتی شۆڕشی ڕۆژاوا دەکەن و بە فەلسەفەی ڕێبەر و پیری مەزن ڕێبەرۆجەلان شۆڕشی ڕۆژاوا نەخشەڕێی تێکۆشانی ئازادی کێشاوتەوە. ئەیماد جەمیل سەرۆکی تیمی ڕاگەیاندنی کۆمسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە تا ئێستا 46 کاندید بێبەش کراون. هەروەها لەبارەی هۆکاری دروخستنەوەیشیان ڕایگەیاند چونکە حیزبەکانیان نەیانتوانیەوە مەرجەکانی کاندیدکردنیان لە لیستەکانی هەڵبژاردنەکەدا جێبەجێ بکەن و مەرجەکانی کاندید بوونیان تێدا نەبووە. هەروەها ئەیماد جەمیل دەشڵێت باگوێرەی یاساکانی کۆمسیۆن ئەو کاندیدانەی کە بڕوانامەیان نییە یان بڕوانامەکانیان لە خوار بە کالەریوسە نابێت ڕێژەیان لە 20% زیاتر بێت. هەروە دەشڵێت با پشبەستن بەو یاسایە 11 کاندید کە بڕوانامەی ئامادەیان هەیە دوورخراونەتەوە لە شوێنی ئەوان کاندیدەکان دانراون کە خاوەن بڕیارنامەی بە کالەریوسن. هەروە ئەیماد جەمیل سەبارەت بە نوێنەرایەتی ژنان لە لیستەکانیشدا دەڵێت نابێت ڕێژەکان لە 25% ژماری کاندیدەکان کەمتر بێت و هەر بۆ ئێستی کاندیدی پیاو گۆڕراون بۆ ئەوەی دڵنیا بنەوەی کە ئەم ڕێژەیە لە لیستەکەدا بەدەست بهێنرێت.
هەریکا لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق چاوەڕێی یەکتر دەکەن بۆ ئەوەی یەکێکیان دەست پێشخەری بکات و ئەوەی لا ڕێکەوتنەکەی نێویاندا هاتووە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی موچە لە بەغداوە ڕەوانە بکرێت. میدیای عێراقیەکان بڵاویان کردوتەوە ڕۆژی سێشەممە دەست بە دابەشکردنی موچەی مانگی 5 دەکرێت و هەرێمی کوردستانی چاوەڕێی دەستپێکردنی قۆناغ بە قۆناغی خەرجکردنی موچە دەکات و ڕۆژی سێشەممە دەست بە دابەشکردنی موچەی مانگی 5 دەکرێت. هەروە میدیاکان باسییان لەوەش کردووە کە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارە ئەمڕۆ بڕی 120 ملیارد دینار داهاتی نانەوتی ببورن بخاتە سەر هەژماری وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵی لاڵقی هەولێری بانکی ناوەندی عێراق. هاوکات باسییان لەوەش کردووە کە حکوومەتی عێراق ڕۆژی دووشەممە موچەی مانگی 5 بۆ هەرێم دەنێرێت و ڕۆژی سێشەممەش ڕاستەوخۆ دەست دەکرێت بە داباشکردن بەسەر موچە خۆراندا. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.